من ئاکۆ شارۆشی شعرێکی خۆمتان پێشکەش دەکەم بە ناونیشانی لەگەڵ ئەو. لەگەڵ ئەو حاڵم حاڵی پاشایە، دوور لە ئەو حاڵم حاڵی حاشایە. شەقام لەبەر پێیدا عەجیب نەخشایە، لە دیداری دیدەم سەرقاڵی تەماشایە. لەگەڵ ئەو ماڵم وێنەی بەهەشتە، ئەو لە پاڵم بێ سەیران و گەشتە. بەبێ ئەو دڵم دایم لە مشتە، پێکەوە بوونمان گشت گوزارشتە. لەگەڵ ئەو دڵم باخی ڕازاوە، گوڵی گەشاوە جێگەی خوازراوە. وەک تیر لە کەوان نیشانەی داوە، نەش و نەمای گوڵ چەند جوان سازاوە. نەش و نەمای گوڵ چەند جوان سازاوە. لەگەڵ ئەودا منم شەیدا بەبێ مەودا، خۆرە بە ڕۆژ بۆ من مانگە لە شەودا. ئەگەر ڕۆژێ نەیبینم وای بە حاڵم، سەری قاڵم سەرێکە و هەزار سەودا. لەگەڵ ئەو بم ئاهەنگ و سەمایە، بێ ئەو سینەم لە ئامێزی خەمایە. بێ ئەو سینەم لە ئامێزی خەمایە.